تا ڕۆژەی چوارێزکەکەم ئەخرێنە ناو چاو. ئێمە وەکو خەڵکی ڕۆژهەڵات بەڕاستی هەست بەو ئەکەین کە کوردستان بەعام بریندارەوە لە قۆناغێکی زۆر زۆر مهم و گرنگ لە مێژوودایە و هیوای سەرکەوتنمان هەست و هیوای ئاسۆیەکی ڕوون ئەوەی کە کورد لە هەموو جارێ زیاتر یەک کردووە، لە هەموو جارێ زیاتر یەک دەست بووە و ئەوە یعنی ئەتوانێت بێ بە ئومێد و هیوایەکی یەکگرتووی و یەکدەستی کورد و ئاسۆیکی ڕوون بۆ گەلی کوردستان. وەڵڵا ئێمە وەکو هونەرمەند ئەتوانین ئەڵێ ئەگەر چەک نەبن بۆ ڕۆژاوا هونەرە بن بۆ ڕۆژاوا. لە ناخەوە بەڕاست نە شەومان شەوە نە ڕۆژمان ڕۆژە، چەکی دەستی ئێمەش هونەرە و ئەو گۆرانیە مامۆستا ناسر ڕەزازیتان پێشکەشەکەم. تا ڕۆژەی چوارێزکەکەم ئەخرێنە ناو چاو. تا ڕۆژەی چوارێزکەکەم ئەخرێنە ناو چاو. بۆ کوردستان دەسووتێم و دەبم باز و خایاو. بۆ کوردستان دەسووتێم و دەبم باز و خایاو. بەڵێ دەردم زۆر گرانە فەرۆشە حاڵم. بڵێ دەردم زۆر گرانە فەرۆشە حاڵم. بۆ ئەمە